بینەرانی خۆشەویست، ئەم کاتتان باش، سڵاوتان لێبێ لە هەرکوێ هەن دەنگ و ڕەنگی ئێمە بیسن، هیوای لەش ساغی و تەندروستێکی باشتان بۆ خوازین. گفتوگۆی ئەم شەومان بە میوانداری بەڕێز کاک قادر نادرە کە یەکێکە لە چالاکوانەکان لە هاندەران و یەکێکە لە چالاکانی بواری سۆشیال میدیا و یەکێکە لە دەنگە ئازا و ئازادەکان کە لە هاندەرانەوە ڕاستیەکان ئاشکرا ئەکات و خاڵ لەسەر پیتەکان دانێ و دەست لەسەر برینەکان دانێ. کاک قادر نادر، ئەم کاتت باش، هیوای لەش ساغی و تەمەن درێژیت بۆ خوازین. زۆر سپاس کاک ئیسماعیل، زۆر سپاس. هەر بژیت سپاس دەکەین. کاکی قادر، لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا، ئەگەر بڵین لە ماوەی هەفتەی ڕابردووە، هەواڵێک جۆرێک لە گەردەلوول سۆشیال میدیا و میدیاکانی هەرێمی کوردستانی تەنیەوە بگرە لە میدیاکانی ئەمریکاشی تەنیوەتەوە بووەتە یەکێک لە ماشێتەکان لە میدیاکان لە دنیای دەرەوەش. ئەویش بابەتی کڕینی ئەو مڵک و ماڵەیە کە بەڕای ئەو ڕۆژنامەنووسە یەکێکە لە مڵک و ماڵەکانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە بە نزیکەی 20 ملیۆن دۆلار کڕیوەتی. پێمان خۆشە جەنابەت کە لە هاندەرانی میدیاکانی جیهان ئەگەر سەرنجیان خستە سەر بابەتێک، ئەگەر سەرنجیان خستە سەر مڵک و ماڵ و پەنجەیان ڕاکێشا بۆ یەکێک لە بەرپرسانی هەر حکوومەتێک، خوێندنەوەی چۆنی بۆ ئەکرێت کاک قادر؟ سپاس بۆ ئێوە زانیار پەیدی زانیار. وەڵای بە بەردەوامی کەس ئەوروپیەکان و ئەمریکیەکان سیاسەتێکیان هەیە، کاتێک بیانەوێت لە یەکێک بدەن ڕسوای بکەنیان ئەوەتە بەرەو ڕووخانی ببن، بێگومان مەسەلەی ڕاگەاندنێکێک لە مەسەلەکان، ینی بەنمونە مەسەلەن سەدام 88 چینیابارانی لە خەڵکی کوردستاندا بەس بڕوا بگە وەختی لە 91 کە کوێتی ئەوەی هێرشی کوێتی کرد و ئەولی ڕووخانیاندا ئەو کات مەسەلەکەیان لێقیت کردەوە. بەنمونە پار لە وڵاتی سوید 2 ساڵ لەمەوبەر لە وڵاتی سوید وەزیری دیفاعی عێراق کە جنسەی سویدی هەیە، کاتێک خۆپیشاندانەکان بوو، هەموو فەزاعەتەیان لە میدیای سویدی بڵاو کردەوە کاتێ ئەو هەموو خەڵکە شەهید دەبوو. تەنانەت کورتەنامەکانی کە حتا مەسەلەی هاوڕێگەسخوازی بوو کەتە ناو میدیای سویدی، ینی بەنمونە دەڵێم کە زۆر جار دەڵێن نابی ئەو شتانە باز کرد، لەم ساتەکانیان هەموو بڵاو کردەوە. زایدەن بۆ ئەوەش خوێنەرا جێگرانی شتە بزانن وەزیری دیفاع عێراق تەسەوەر کە لەسەر سۆسیالی دەژیا، لەسەر سۆسیالی دەژیا وەزیری دیفاعی عێراق کە موچەکەی بزە بەلاع ئەو دەیان سەفقەی پچەک و بودجەکەی لەسەر 50 ملیۆن. ئەوروپی ئەمریکیەکان یەکێک لەو شوێنانی کە بیانەوێت هێزێک ڕسوا بکەن، فشاری بکەنە سەری مەسەلەی ڕاگەیاندن بوو. دیتیشمان بەر لە ڕووخانی سەدام، بەر لە لێدانی سەدام ڕۆژنامەنووس دەنێردرا، ینی ئەوانە مێژووی ئەوەی هەیە کە بەشێک لەو کارانە کاری مخابراتیە، لەناو کاری مخابراتی میدیاش کاری مخابراتی دەکرێت. بەڵێ بەڵێ کاک قادر، ینی بۆچی ئەم جارە لە وڵاتانی ئەوروپاوە لە کاتێکە کە کوردستان زیاتر ینی چۆن بڵین لۆبی لەناو ئەوروپایە هەیە وەک لەوەی کە لە ئەمریکا وڵاتێکی زۆر دوورە دەستە بە بەراورد بە وڵاتانی ئەوروپی و وڵاتانی دراوسێ، ئەم مەسەلەیە بۆ لە ئەمریکا سەری هەڵدا؟ بۆ ینی ئایا بەرپرسانی هەرێم لە وڵاتانی عەرەبی یا لە وڵاتانی دراوسێ یا لە وڵاتانی ئەوروپی مڵک و ماڵیان نییە؟ ئایا مەسەلەن باسەکرێکە کەشتیگەلیان هەیە کەشتیگەلیان نییە و شوقە و ڤێلا و جەزیرە و ئەوانیان نییە لە وڵاتانی ئەوروپی؟ بۆ تەنها قیت کرایەوە وەکو جەنابتان لە هەولێر ئەم قسەیە بەکارهێنن، بۆ تەنها ئەم شتە لە قیت کرایەوە کە لە ئەمریکایە ئەم ڤێلایە هەیە؟ ئەوروپیەکان بە بەردەوام پاشکۆی ینی چاوەڕی سیاسەتی ئەمریکا دەکەن، هەر شتە کە ئەمریکیەکان بیکەن ئەوان دوای ئەوە دێن. ینی ئەوروپیەکان ئیرادەیەکی سەربەخۆ وێرانیان نییە سەری کۆی سیاسەتی یەکێتی ئەوروپا بکەیت. هەر شتێک ئەمریکا لەگەڵدا نەبی جورئەتێکی گەورەیان نییە. ئەوە یەک. دووس ئەمریکا کاتێک بەخۆی دێتنەوە سیگناڵەکە زۆر گەورەترە، ینی سیگناڵەکە گەورەترە.
هەندێک جار بەنمونە ینی بازەکان زۆربەی وڵاتانێک کە ڕووقاون لە وڵاتی سویدەوە یەکێک لە وڵاتانەیە لە میدیاکانیان کەیسەکانیان دەجوڵە بەس کاتێک لە ئەمریکا ئەو دۆسیە دەکرێت مانای قوڵی هەیە ینی زۆر گوزدایە بەڵام دەدەمەیەکشت ینی خەڵک تێنەگا ئەوە مانای ڕووخانی ئەو سیستەمە دێ کە هەمووان هیوا دەخوازیین بەڵام زۆر جار وەکو دیسکەکەی هەیەسە وەکو ئەوەی کاتێک سەرۆکێک تەجاوزی دەکا و بە تایبەتی مەسرور بارزانی کە کەسەکە زۆر ملهوڕە تەنانەکەی زیندانیانی بادینان زۆر بە ملهوڕی مامەڵی کرد لەگەر هەموو ئەوروپیەکان و کەسەشی بەپێی ئەو زانیاری و بە دواتچوونانەی ئێمە لەگەر دیبلۆماتکان لە دیبلۆماتکات ئەلەن هەتا لە ئەتەکێتی دیبلۆماسیش مەسرور بارزانی کابرایەکە ڕێز ناگیری ینی تەسەوەڕکەی دیبلۆماسکار هەبووە دەدەقە چارێک لە بەردەکەی ڕایگرتیە ئەوجار مەسەلەن لی بێتاقەتن لەو هەموو ملهوڕیەی زائیدەن هەندێک جاری شێ دەبێ بڵێن ینی لەو وڵاتە ئەوروپی ئەوان جاری وایە سربەخۆی ینی بە دووری مەژانە زاک ینی هەر بۆ خۆی ئەو دۆسیەی جوڵان مسکولە و ئەوروپا و ئەمریکا ئەو دۆسیانە زۆر شەفافە یەک ڕۆژنامەنووس دیتمان ترامپی لە زەواق دەناوەنیە ئەتواندرێت لە فلیمان دیمانە لە ئەوە ینی وەزیر و شتەکان لێرە ینی ئەوەندەی دەسەڵاتی بڕواو کە ڕۆژنامەنووسێ میدیا ئەو پەرلەمان و حکوومەت دەهەژێنێتنەوە لە کوردستانیش وە ئەو جەوت پێ ڕاگەیشتیە ئێستا گەورەترین هێزی ئۆپۆزیسیۆن سوسیال میدیایە کە زۆر لە گۆڕان بەهێزترە بەڵێ بەڵێ کاک قادر جەنابەت یەکێکی لەو کەسانی کە زۆر جار لە وڵاتانی دەرەوەشەوە تەلەفۆن بۆ بەرپرسانی هەرێمەکەی و حەزت لەوەیە کە کنە و پشکنین بکەی بەدوایی و جەنابەت زۆر زۆر بە وردی بەدوای ئەم بەرپرسە گەندەڵ و لایەنە ئەمنیانەوەی هەرێمی کوردستانەوەی پێم خۆشە بزانم جەنابەت زانیاریت هەیە لەسەر مڵک و ماڵی بەرپرسەکان لە وڵاتانی عەرەبی لە وڵاتانی ئەوروپا چی دیکە هەیە جگە لەمەی کە لە ئەمریکا ئاشکرا کراوە ئیسماعیل لە وڵاتانی عەرەبی کەشف ناکرێ ئەو ڕۆتە برادرای تەردەپرێس مڵک و ماڵەکانیان بەشێک لە وڵاتی عەرەبی ئازام لە دوبێ بڵاو کردیتەوە با 1 ملیار دۆلارە بەس مڵکی ماڵی بارزانی ئەوەندەی کە کەشف بووە ئەوەندەی کە زانیاریان هەیە بە ئەرقامش بڵاویان کردەوە بەڵام لە هەموو وڵاتە دیکتاتۆر و ئەوانە زەحمەتە لە وڵاتانەی تر ئێمە زۆر شت بە دواتچوومان کرد ینی بەڕاستی هەوڵماندایە مەسەڵەن بە ئێمەیان گوتیە مەلا بەختیار ئەوەی هەیە شێخ زەعفەر ئەوەی هەیە تاها بەرواری پارتیەوەی هەیە بە دواتچوون دەکەین مشکلە ئەوەیە ینی بە ناوی خەڵکیان کردیە بە ناوی خۆیان نەکردیە قسە قورسە یان ئەوە تا ببوور زانی یان ئەوە تا ینی بەدەستێنانیان قسە قورسە لەبەر ئەوی زۆربەی هەر زۆریان بە ناوی شن و منداڵیان هەیە کامە لێرەیەک نمونەی جواتانە بۆ بژاتمەوە و زۆر گرنگە برادێک باسی کرد گوتی ئیش تەرجمەم دەکرد تاانەوە مەمنوعیشە بەس ینی شمولیە بۆیە ناوی کەسەکە نادەم تەرجمەی لەگەر ئەوەیە کابراکە کەیسی تەقدیم کرد و کەیسەکەی ئەوە بوو کە لەگەر ژنی مەسئولێک علاقەی هەبووە کابرا زانیتی دەترسان هەڵاتووە ئیتر هەند لێگەرەکە ینی مەسئولەکەی پێی گوت باشە ئەتوو هەراتی ئەدی ژنەکە لە هەرناتی تورە بە خۆتان قسەی لەگەڵ بکەن وایە بەخۆیان قسەیان لەگەڵ کردژنەکە گوتی حەدی چییە ئەمن ئەوە دەکە لەبەر زۆربەی ملک و ماڵەکانی بەناوی منە ناتوانێت بمکوشێتن یان دەستم لێدا زۆربەیان وان بەناوی ژنیان خزمیان کەسانی کیان کردی ئەوەندەی بە دواتچووکەی بەس بڕوا بکە وەکو شعرەکەیە یان دەرێ هەرچی گۆشتێک دێتن ئینسان هەست پێ دەکە گۆشتی ئەنفالەکانە و ڕەنگی دەخوارد ئێمە بدرێ ئەمن بە خۆم دەزمان ڕێستورانگەچی دیار هەر فندقێک لە وڵاتە ئەوروپی هەست پێ دەکەم وچی ئەو بەرپرسانەیە یعنی من نمونەیەکت پێ بڵێم برادێک لەوی ژێڕامەوتی لێ چێک لە وڵاتانەی شەرقی ئەوروپی بوو مازان پۆلۆنیا بوو گوتی مزایدەی یەکێک لە شوێنێکی ئەسەری کۆن دەکرا لە وڵاتانە زۆر دەفرۆشە وتی بە سوتفا من لێ دەبووم وتی ڕازێکێک لەگەر پارێزگاری هەولێرە قسەی کرد گوتیان نازانم چەند پارەی کەمان لۆ بنێرێت پارەکانیان بەو شێوە داخیل دەکەن شت دەکڕن لە ئەوروپای شەرقی فەوزایەکی زۆر گەورە هەیە لەوێ داخل دەکەن یان دەبەنە دوبەی لە دوبەی تەحویل دەکەن ئیتر زۆر ڕێگایان لەبەردەستە بەڵام یعنی بەڕاستی ئەمەش مقەسەری وەکو ڕەوەندی کوردی کاک ئیسماعیل لیژنەیەکمانیە بە دواتچوونی جددی لەسەر ژیانی ئەو مەسئولانە بکە چکۆ مەسئولانە ئێمە دەیان جارکەتینە دویان پێیان ناخۆشە بەس بەقەت ئەوە نیە زەڕبەی اقتصادیان لێ
ها باشە کاک خادر من ویستمەوە پرسیارە بکەم ئێوە کۆمەڵی دەنگی ئازا و ئازاد و سربەخۆن کە لەو وڵاتانە لە ڕێگەی سوۆسیال میدیاکانتانەوە لە ڕێگەی ئەو پەیج و ئەکاونتانەی کە هاتانە بەڕاستی جۆرێک لە ینی وشیاریتیان داوەتە خەڵکان لە هەرێمی کوردستان و هاوڵاتیان لە هەرێمی کوردستان شەوانە بەدیار ئێوەوە کاتەکانی خۆیان زیاتر بەسەرەبن ئێستا ویلی هاتووە کە زۆرێک لە تەلەڤیزۆنەکان بینەریان نەماوە ینی من لەم چەند شەوەی لەم ماوەی ڕابردووە یەکێک لە ینی هینێک ئەوە توێژەرێکم بینی ئەو توێژەرە وتی لە ماوەی ڕابردووە ویستومانە کۆمپانیایان هەیە دیارە توێژەرەکە وتی ویستومانە ڕێکلام بۆ کۆمپانیاکەمان بکەین بەڵام پێش ئەوەی کە ڕێکلامەکە بکەین ویستومانە ڕاپرسیەک بکەین لە ناو خەڵکیە نزیکی 6,000 کەسمان دواندووە لە ڕاپرسیەکەمانە وتومانە سەیری تەلەڤیزۆنەکەی لەو 6,000 کەسە ئاڵێ نزیکی 1,000 کەسیان کەمتر لە 1,000 کەسی ژووتێتی من کاتی خۆم بە دیار تەلەڤیزۆنەکانەوە بەسەرا بەمجا تۆ بێنەرە بەچای خۆی لەم 1,000 کەسە ئەبێ بۆ نمونە چەندی بەر تەلەڤیزۆنی فڵان کەوت بێ چەندی بەر تەلەڤیزۆنی لە کاتێک کە ئەوانە بودجەیەکی هائیل و کارمەندی باش و پارەی باش و ئەوانە لە بەردەستیانایە ئێوە دەستان خۆش بێکارێکی زۆر گەوراکەن بەڵام خەڵک ئومێدی گەورەتری لەسەر جەنابتان هەڵچنی و ئەوەی کە جەناب ئێستا فەرمووتان کە ینی باشتر وایە ئێوە لیژنەیەکتان هەبێ کۆنتاکتان لەگەڵ یەکتری هەبێ و مڵک و ماڵ و سەرۆت و سامانی ئەمانە دیاریکەن و وەکو چۆن زاک بڵاوی کردەوە ئێوەش بڵاوی بکەنەوە بە دیکۆمنت بڵاوی بکەنەوە ینی بەداخەوە تا ئێستا میدیاکان ناتوانن بچن ئەم ماڵی کە زاک ئاشکرای کردووە بچنە بەردەمی ئەم خانووە بڵێن ئەمە خانووی فڵانە کەسە. وەڵای ئەمەم کەم کورتی زۆرە ینی نەکە لە بوارە لە بواری هەتا دادگایکردنی و بەرپرسانەدا کاک ئیسماعیل لە ئەوروپا هەموو ئەوانەی جنسیان هەیە ئەکرێ بدرێنە دادگا بە مەسەڵەن نیوەی قیادەی یەکێتی گۆڕان و بەشێک لە قیادەکانی پارتیان وەکو کەریم سنجاری بەرمونە لە پارتی وەکو خەسرۆ گۆران جعفەری میچی ئەوانە مجرمی گەورن بەڕێی ئێمە تاوانیان کردیە من بۆ خۆم شکایەتم لەوانە لە 2011 کردووە نیوەی قیادەی یەکێتی کورد هەمیان لێرە جنسیان هەیە لەو زۆربەی وڵاتەکان هەیە ینی ئێمە دەتوانی شت بکەین من زۆر کردووە ینی خۆش نییە ئەو نقطەیە بڵێن بەس بەداخەوە کەمترین استجابە لەگەر تێوزائیدن حتا وڵاتە ئەوروپیەکانیش لە ئێستا چۆن وەکو گوتم 88 چیمیا باران لێدرن و تێقیتیان کردەوە بڕواو کە من نیوەی قیادە یەکێتی پارتی ئەوانەی لە سوید دەژین شکایەتم لێکردنیە دوکۆمنتم دایتە دەستگای هەواڵگری سوید واتە لە بەحسیەکانیشمان کردیە لە بەحسیەکانیشمان زۆر ئەوانەی تاوانی ئەنفال کردیە ئەوانیش لێرە ینی شەڕەکی گەورەیە ئەو شەڕە پێویستی بە پارێزەری زۆر بەتوانە هەیە کە مەسەلەن پارێزەری بەتوانە کە سەعاتی بە $6 ئەگەر لوت بکە بەنمونە کەیسێکی وادەوەگری بەلای کەم چەند دەفتەرێک دۆلاری دێ ئەوش لە قودرەتی مەجموعە کەس نییە بەڵام لە ئەوروپا ڕێگا زۆرە ینی ئێمە ئەوانەمان هەموو لەسەر تۆمار کردینە من دەمەوێت هەر ئەوە بڵێم بڕوا بکە کاک ئیسماعیل یعنی بۆ خۆم دقیقم لەو جملەی کە دەڵێم ئەوروپیەکان ئەو دۆسیان بنەس بە من گوتووە وتیان لە ئێستا نابەس لە ئایندە دەبینن یعنی مەلەفیان هەیە لە ئەوروپا کە ئەو تاوانانەی کردیتیان بە تایبەتیوانەی جنسیان هەیە هەتا من نمونەیەک بڵێم لێرە بۆی ینی خەڵک بە تێنەگا ڕاست ناکەین هادی شاوێز ساتەیە لەم زۆر جار باسم کرد یەکێک برای تەحسین شاوێز بە سەردان هاتووە ئێرە جنسیەشی نەبوو ئێمە چون شکایەتمان دەکرد بەڵام دوکومنتت چێکلاکەرەوەمانە بوو ئیدادگای تاوانەکانی عێراق من تەقدیمی پۆلیسی تاوانەکانی جەنجی سویدم کرد بڕوا کە پۆلیس کەتت یعنی هەوڵیدا بە دوا چوون کرد هادی شاوێز من بەرپرسم لەو زانیاریە شەوەکەی هەڵاتە نەرمیت باشە یعنی قەزم لەسەدە ئێمە هەوڵماندایە بەڵام بەڕاستی ئەوە خەڵک دەبیت جورئەتی زیاتر بی لە ئەوروپا ئەوانەی ئەو خەباتە دەکەن کەمینەی بەڕاشکایی بڵێن کەمترین باز لە ڕەوەندی کورد دەکرێت بەس من پێم وایە چەند پەنجەی دەستە ئەو خەبات ئەوی دەکا خەڵکێکی زۆر حەز دەکا بەس حەز دەکە گوێ لێرە بێ وەکو سەیری فلیم بکە وەکو سەیری تۆپێن بکە جورئەتی نییە بێ لەگەر مەسەلا من دەیان کەس هەبووە لەسەر تاوانەکانی ئەو بەرپرسانە پێم گوتنی وەرن بەدزی شایەدی بدەن ئامادە نەبوون معاناتەکە داهیتمان بنمونە
ڕۆژنامە نووسی دیار هەبووە لە سلێمانی پێم گوتی کاچی من بەس مەلەفەکەم بۆ بنێرە لەسەر عومەر فەتاحی بەنمونە بەس لەسەر کەریم سنجاری بەس کە تیرۆری ئەو هەمووی کردی ئامادە نەبوونە بەنمونە داوای دەیان مەلەفی ئەو تیرۆرە ئەخر شت ئەبێ بەڵگە لەکرد بێ کاک ئیسماعیل ئەگە بەڵگەت لەکرد نەبێت تۆ چۆن نەتوانی لەو کوردستانەی مەسەڵەن تو بچی محکەمە ناتوانێت بێ ئەوە مەسەڵەن مەحموود سەنگایی من 2000 شکایەتم لێ کرد بەس بەڵگەی بە قووەتم دەوێ و پارێزەرمان دەوێ و شاعر دەوێ و بەهەرحاڵ قەزم لەسەر بەڵێ بەڵێ کاک قادر لەسەر ئەو جەنابەت زۆر نامەی دەنگید یاخود سەڵتەکانت بڵاوە لە سۆشیال میدیا ئەم پەیوەندیانە چۆنە لەگەڵ ئەم بەرپرسانە ئاوا لە دویان کەوتیت و ئەو پەیوەندیانیان وەردەگری وەڵا عاشقیەکی وەڵی کاکە ئازانتیانی من باوەڕم بۆ هەیە لە خەباتی جەماوەری مەدەنی دەبی کلاسیکانە ئیش نەکرێت مۆدێرن بی یعنی لە 2014 یەکەم جار مەسەڵەن بیرمان لەوە کردو بۆ نەکەوینە دوو مەسوولەکان یعنی پرۆتستۆیان نەکەینەوە کۆمو دنیاە کە مەسوولەکان دێنێ ئێمە بکەرەوە خۆشبەختانێکم کەسیش کەتە بەرێ مەسعود بارزانی بوو یعنی زۆر قورس بوو یەکەم هەوڵە تو بیکەی لەگەم بنەماڵەی بارزانی و لەگە خودی مەسعود بارزانی لە برۆکسل 20 کەسێک چوین خۆپیشاندانێکمان کرد بەنمونەوە خەباتەمان پەرە پێدا ئێستا خۆشبەختانانی گوتە میتۆدەك مەسوولەکان لەو ئەوروپای 400,000 کیلۆمەترەی ناوێن سەر دەربکەن وەکو کۆن کۆڕ و سیمیناریان نەما دیداریان نەما یان دەیکەن بە دزی دەکەن و دەگەڕێنەوە یان پۆلیسێکی زۆری ئەوروپی ئاگادار دەکرێتەوە بڕوا بکەمە جاری دووەم لە 2017 چوین 50 پۆلیسیەکی ئەوروپامان لەدانرا بوو یعنی زۆر مشکلێ یعنی جاری یەکەمیش کە کرا من ئەو زانیارانە باز بکەم یعنی ئەمەیان بردە ژوورەوە یعنی مخابراتی بەلجیکی هات لەگەرمان تحقیقی کرد و دوای ئەوە مەسئولی هەموو خۆی خاصەیەکی ئەوروپا هات گیانمانەوە کاک پێشەوە ئیسماعیل کەم لێرە ئەو تەرجمەی کرد وتی داوامان لێ دەکەن بە پێڵاوی لێ نێدەن هەم قەڵمان تەفتیش کرا بوو بەس بە پێڵاوی لە مەسعود بارزانی وتمە بابە وەڵڵە دەی نادەی یعنی قەزم ئەو هاترسن ئەو مەسئولانە ئیتر دوای ئەوە بیرم لەوە کردەوە ینی بەڕاستی ئێمە لۆ من ڕۆژنامە نووسم دیتی قسەک بە شەرمنی قسە لەگە مەسئول دەکات یان ئەمە لۆ ئەو خەباتە نەبینە ناو ماڵی مەسئولەکان ڕسوایان بکەین بە تەلەفۆن و وەکو کارێکی ڕۆژنامەگەریش بۆیە من بیرمەوە کردەوە بچمە ناو ماڵەکانیان لە ناو ماڵەکانیان ڕسوایان بکەین و بە خەڵکی بڵێ و ئەوانە یەک شتی کە کاک ئیسماعیلم زۆر لەزەت پێ دەکەم لەبەر ئەوەی هەریەکەیان خۆی پێ خوددایەکە یان قەزم لەو مەفهومەی کە نەک وەکو ئەوەیەک زۆر خۆیان پێ بە زۆر خۆشەتیلۆ تەلەفۆنانە نییە سوچیان دەکەیت پێیان دەڵێن گۆ دزن پێیان دەڵێیان گۆ تاوانبارن پێیان دەڵێت بۆ مستەڵعات بلیتتامێن قەت ئەو زمانە جوێنەم نییە بەڵام مەسەڵەن پێیان دەڵێت تۆ تاوانباری تۆ ئەو شتێک دەکەی ئەوەت کردیە فاشلی کە دوای شت مەسەڵەن بە سیروان بارزانیم گۆ تۆ کەسێکی فاشلی تۆ بڕیاری ئەوەدا تەقە لە داعش نەکەیت ئەوانە قەت گیان لەو نوع جوملانە نابێتن بە زۆر گرنگە تۆ ئەو شەڕە ببێ ناو ماڵەکانیان و خەڵکی شوشیان بکەیەوە پێشیان بڵێن گۆ هیچ نین ستان زیاتر نییە لە ئێمەمانان بە پێچەوانەوە ئێوە تاوانبارن و دەکرێت لێک یعنی شێوەیەکە لە دادگاییکردنیان بە تەلەفۆن بەڵێ بەڵێ کاک قادر ئەتوو لە هەولێر خەڵکی دەشتی هەولێر ئەو لەو مەنتیقانەی قەرەچی و خشارەزای جەنابەت وەڵی هەندێکی من ئەتا شش لە ناو دیبەگە بوویمە دوای ئەو پەرت بووینە لە بۆ پەرت و ئەوە بووین لە بۆ زانکۆی مووسڵ و ئیتر لە هەولێر تعریب کراین و ئەوە بوو بە 1970 لە هەولێر دیبەگە بوومە بەڵێ بەشێک لەو گوندانە ئێمە دوکانمان هەبوو خەڵکی هەموو گوندەکان داهاتن بەس بەڕاستی من ئەو پێشمەرگە نەبوومە گوند بە گوند بگەڕێن بەنمونە بەس هەموو گوندەکان لە زاکیرەمدا هەیە خەڵک ئەهات تەرۆزی و گوندۆرەوەوانەی نییە لە هەموو گوندەکان دەهێنا یان هەریەکە و بیرەوەری خۆی هەبوویان باوکم مەسەلەن ئەوەی دەکرد بەڵێ بەڵێ کاک قادر لەناو ئەم دۆسیەی سەرۆکی حکوومەتدا ناوی کەسێک دێت بە ناوی هەڤاڵ دۆسکی ئەم کەسە کێیە؟ ئەو هەڤاڵ دۆسکیەوە ئۆزان مەسئولی پارتیە لە ئەو ئەمریکا زۆربەی تاکردنەکان ئەو دەیکات چەندە بەپێی ئەو زانیارانەی برادرانی تەردە پرێس ئەوە ساقی بارزانی کڕیتی من دەمێوڵم بەداخەوە ساقی بارزانی کۆن مەسئولی ماڵپەڕی کلااو ڕۆژ نەبوو
لە 2005 و 6 و 7 ئەوانە هەیبوو کەسێک لەناو بارزانەکان کەسێکی ڕۆشنبیرە ئەودا هەمووش خۆشتر کاکی ئیسماعیلەوی باز دەکرێت بە 12 ملیۆنی کرایە بە 12 کرایە ملیۆنێکی زەریبەیە کەچی بوویتە 18 ملیۆن و 300 یعنی گومان هەیە 4 ملیۆنیش خیت کرابی هیچ کرابی ئەوە شەیە ینی ئەوەی کاک مەکی و برادرانی تەودە دەڵێن ئێمە چینە سەمە لە فەکەی لەبەر دەستمانە ساقی بارزانی کڕیتی بەڵام ئەو هەواڵ دۆستچە زۆربەی شتەکان ئەو دەیکات لە بۆ پارتی بەڵێ ینی پارێزەری پارتیە لەوێ یاخود بەرپرسی مەسئولە دیارەکانی پارتیە لە ئەمریکای مەسئولە دیارەکانی پارتیە لە ئەمریکا باشە ماڵی بارزانی چیان پێەیە متەلەکات شتی ئەوە دەدەنێ بەس ئەوێن بزانم ئەو جارە ساقی بارزانی دوکردە ئەوەی ئێمە زانیم چکە من گوێم لە چەند مقابلەیەکەوەی لە سوۆسیال میدیا و لە کەناڵی نافتیش کە مقابلەی کرد زاک باسی لەوە کرد کە ئەو هەواڵ دۆستکیە لە ناو کەیسەکە هەیە وەڵی من زۆر بەوردینەوە ئەو نەبووم بەس هەواڵ دۆستی مەشهورە ئەمە دەیان جار زانیاریان لەسەوی پێداین کە لە ئەمریکا دەوری زۆر خراپە متەلەکاتی ماڵی بارزانی و یعنی لە مەحبەینیانە بەس کاک ئیسماعیل خۆ 8 ملیۆنە چییە ینی ئەمە دڵنیام لە دوو جاری کرد دوو خانی کرد لەیان کەشف بوو دەیان کۆمپانیاکەیان هەیە خۆ ئەو شتانە لەبەر ئەوی کەتە ناو میدیایەکی ئەمریکی وەکو ئەو دوتەیەی عەزیز نەسیم هەیە کابرایەکی مەسیحی ئەبێتە ئیسلام دنیا خراپ ئەگەر نا ئەوجە کابرا مەسەڵەن عەزیز نەسیم باسێکە ملیۆنان کەسیکە ئیسلام هەیە بەڵام کەچی ئەوە مەسیحی دەبێتە ئیسلام دنیا خراپێ ئەوە لە میدیایەکی ئەمریکی بڵاو بووە گەنە کاکە وەڵی ڕۆژ نییە لەو میدیایانە دەیان لەو شتانە بڵاو نەکرێتەوە ئاستی قەبارەی پارەکە بە ملیاریشە من نمونەیەک بڵێم لێرە لە پەنەما لاوە لە پەنەما 400 ڕۆژنامەنووسی هەرە دیاری دنیا پێکەوە فەزاعەتی زۆربەی مەسئولەکانیان بڵاو کرد یەک لەوانە باز لە متەلەکاتی مەسئول بارزانی کرد کە بەناوی ستێت گروپە یعنی بە ملیارەهایە یان کاکە بە ویژدان بڵێن ئەو دەیان وەکو عەلی ئەمە سەد ئەوەندەیان باس کردیا کە ئەو مەسئولانە دەبەن دەدزن یعنی ناویان ناڵێن بەس مەسەلەن ئەوەیە بەس ئەوە ناوی هینایە لە مجەلەیەکی ئەمریکیە و بەڕاستی خەڵک ئەوەندە پڕە لە مەسئولانە بچووکترێش دەبێ ئەوە گەورە دەکرێت و ناتوانێت ئێستا ئەوە مەسرور بارزانی هیچی پێ نمایە بەس ماوێت جوێن بەدایک خوشکی ئەو خەڵکە بدە ئەگەنا هیچ بەڵگەی نییە کە دەتوانی ئەو ئەگەر جنسیەشی نەبێ قامەی هەیە ئەمریشی ئەتوانێت چ شکایەت بکە بەس ترسنۆکە ناوێت دێ بەیاننامەیەکی وە نزم دەرەکە کە بڕوە ناکەم لە سۆماڵ و مەقەدیشۆ و لە هیچ وڵاتێکی ئەفریقی سەرۆک وەزیرانێک هەبێ ئەوەندە پەنا بۆ ئەو بوختانە کۆمەڵایەتیانە ببات بەردەستیدا هەیە بەڵێ من ویستم ینی ئەو پرسیارە لە جەنابەت بکەم ینی وەکو جەنابەت فەرمووتان زۆر ڕێگە هەیە کە بتانی ئەگەر لە ناو دوو کەوانەیە بتانی مافی خۆت وەربگری بۆ لە بەیاننامەیەکی لەم شێوەیە هێرشەکرێتە سەر خێزانی یەکێک لە پەرلەمانتارانی پێشووی عێراق یا باس لەوە کرێ ئەم کچە پەیوەندی هەیە لە کاتێکە ئەم کچەش ئەگەر خۆی وەکو خۆی ڕوونکردنەوەی داگەر هەوڵێکی دابێ هەوڵێکی بنکۆڵکاری ڕۆژنامەوانی بووە نەک ئەوەی کەمەتەن تۆمەتبار بکرێت چتیایە ئەگەر کەسێکی ئەو خۆی وتی و گریمان من هەوڵم داوە و ئەممە لەفەم ئاشکرا کردووە یعنی مە هەوڵێکی ڕۆژنامەوانی وەکو چۆن لێراتوانی بچی لە باخەکانی سیتەک و لە باخەکانی مێرگەپان و لە باخەکانی پیرمام و ئەوانە بڵێ ئەمە خانووی فڵانە کەسە یعنی چیتیایە تۆ ئەگەر بچی لە ئەمریکا یا لە ئەوروپا لە هەر وڵات لە ئەفریقا لە هەر شوێنێک بڵێ بەرپرسێک لێرە خانووی هەیە ینی تەنها زمان ئەتوانی بڵێ هی من نییە لۆ ینی پەنا بێتە بەر ئەوەی کە باس لە علاقەی شخصی نێوان دوو کەس بکرێت کاک ئیسماعیلەوە مێژوویانە من نامێت خەڵک زۆر باس کرا لە سوسیال بەداخۆ مێژوویی ڕێبازی بارزانیە کە دەیانەوە بە شێوەی ئیرهابی سکسی ئیرهابی فکری ئیرهابی بەیاننامە تۆ سەیرکە یەک بەیاننامەی پارتی دیتیە نەرمونیان بی هەمووی هێرش قبولمان نییە هەموو ختابەکانی مەسعود و مەسرور و نێتیر لێدوانەکانیان بە تایبەتی مەسعود و مەسرور هەمووی گوداری قبولیان نییە هەڕەشەیە بە تایبەتی لە کورد لە بەرامبەر دەوڵەتە داگیرکەرەکان ئەو زمانە نییە ونا
دەمەکە یعنی کەلتوریان وایە دەیانەوێت کەلتوری ئیرهاب و لە تەک ئەو کەلتورە بەداخەوە کەلتوری بێڕەوشتیکردن کە بەشەشی ئەوە گەیشتە لووتکە کە بەیاننامەی سەرۆکایەتی حکوومەت یعنی ئابروچوونەکە ئیلە ئەبەت تازە ئەو مۆرە بە نیچوانی مەسرور بازانی بەڵام کاک ئیسماعیل ئێمە زانیاری دەقیقمان هەیە دەیان پەیجی فەل کە هەندە تۆمەتی بێڕەوشتی زمان پیسی شتی قێزەوەن بەرەمبەر ڕخنەگرەکانی پارتی بەکاردێنین ئێمە زانیاری دەقیقمان هەیە کۆمەڵێک دەم شڕیان لە ئەوروپا هەیە پارەیان تەمیلیان دەکەن ها ئاستی مەسئولی ڕاگەیانی پارتی کۆن نیشتمانێتی هەبوو کە زبڵخانەیە ئاودەستخانەیەک بوو بەنمونە پۆست کوردستانیان نەبووە یعنی زۆربەی ئەو پەیزە فەلانە تەمویل دەکرێتن بە فەرمی ئەوای بەس ئەوە کەتن بەناوی سەرۆکایەتی حکوومەتە یعنی ئابروچوونەکە یعنی مەدامان ینی شنیارخان هەمومانە بەس دامانە علاقەشی هەبی بەنمونە وەکوونمونە دەڵێت یعنی دامانە خوشی من علاقەی لەگەر یەکێکێ با بەو نەبی چۆن حکوومەتی هەرێم ئەو جملەیە دەخاتە ناو بەیاننامەیەکی سەرۆکایەتی حکوومەت چۆن ئەو جملەیە دەغا یعنی دامانە ڕاست بێت دامانە هەرچی بێت نابێت ئەو جملانە بخرێتە ناو ئەدەبیاتی نووسنگەی حکوومەتی هەرێم ئەوانە ئەوەندە بێشەرمن بە کوردیەک باز مەسرور بارزانی جورئەتی هەیە و بەیاننامە تەرجمەی ئینگلیزی بکات لە ماڵپەڕی حکوومەتی هەرێمدا بگرێت ئەگەر جورئەتی هەیە من سعات یەکەم چوومە سەر کەمال ئاگادارە لە کەمال چۆمانی چوومە سەر بەشە عەرەبی و ئینگلیزی هیچیان نەبوو بەس بە کوردەکەی دەوێتن وا بکەن ئابڕێیان دەچی بە زمانی ئینگلیزی بەیاننامەیەکی وا بڵاو بکەنەوە ینی کاک قادر ئەوە گریمان خۆیان بە زمانی ئینگلیزی بڵاویان نەکردەوە ئایا ئەو کۆنسڵخانە و نوێنەرایەتی وڵاتانی کە لە هەرێمی کوردستان و لە عێراقا هەن یعنی تەسەور ناکەی ئەمانە بۆیان بکرێ بە ئینگلیزی و لە یعنی خۆیان ئینساتی ئەو جۆرە بەیاننامانە بکەن کاک ئیسماعیل برامە دەیان ڕوودا و ئاگامان لێیە لە هەموو سەفارەتانە دەیان کوڕی جوان هەیە ڕاستە بەشیان سی خوڕی لەو پارتی دەکەن بەس بەشیان ئێمە ئاگامان لێیە پۆستەکانی ئێمەش دەخینەوە نەک بەیاننامەیەکی حکوومەتی هەرێم و دڵنیا بە دەیان کورتەیە ئەو شتانە تەرجمە دەکا و دوو دەیانی وەچی ئێمەمانانیشێ ئەو شتانە تەرجمە دەکە بە بەیاننامە دەنێرتە وەزارەتی دەرەوە حکوومەتەکانی و سەفارەت و قونسولیەکان کاکە سەردەمەوەندە بەسیتە من بە یەک کلیک 72 مەیلی بەرپرسانی وەزارەتی دەرەوە پەرلەمان سەرۆک وەزیران سەرۆک حیزبەکانی سویدم لایە و دەستخینەوە یعنی ئەو کەی کێشەیە مەسئول نایکاتێ دەیکەین ئەمە بۆی دەکەین ئەوە بە یارمەتی دەدەین یعنی ئەوە نییە ئەوان دەزانن و ئاستی مەسروریش دەزانن ئەوەیەکە و هەڵسەنگانیشیان بۆ کردیە و دەکەن زۆرش دەیپەسن بەس کات ئیسماعیل خۆ ناکرێت لە هەر یەکێک پەس بوون دوگمە نییە بیگۆڕترێ یعنی قسە قورس دیتت معادلەی سووریا هەوڵی ڕوخانی سووریا درا هەوڵی ڕوخانی وڵاتانی عەرەبی درا چەند سەر ئێشتە لە بۆ هەموو دنیاە دروست بووە یان ئەوەی بیلای بەڵێ کاک قادر باشە یعنی زۆر سەیرە زۆر جار یعنی بەیاننامە بە ناوی ئەنجومەنی ئاسایشەوە بڵاوەکرێتەوە یەکێتیەڵی ئاگام لێنیە بەیاننامە بە ناوی ئەنجومەنی نەوت و غازەوە بڵاوەکرێتەوە لە کۆی 5 کەس سیانیان یەکێتی و گۆڕانن ئەڕێن ئاگامان لێنی عەقد و گرێبەست و فرۆشتنی نەوت و ئەو هەمووە بابەتی شیرینی و ئەوانە ئاکرێ وەکو عەرزم کردی 5 کەس ئەندامی ئەنجومەنی نەوت و غازە لە هەرێمی کوردستان دوانیان پارتیە سیانیان یەکێتی و گۆڕانن لەناو حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت یەکێتیە جێگری سەرۆکی هەرێم گۆڕانە جێگرێکی دیکەی سەرۆکی هەرێم یەکێتیە یعنی ئەمانە ئیشیان چییە لەناو حکوومەت ئاگەر نتوانن جۆرێک لە ئەدەبیات با ئەگەر بڵێن گریمان لە فلتەری پارتی دەرچوو نابێ خۆی یەکێتی گۆڕان سەیری بکەن بڵێن کاکە ئەم ئەدەبیاتە نابێت لەناو بەیاننامە حکوومەتی هەرێمی کوردستانە هەبێ ێ بەیانی دوو بەیانی مناڵەکەی تۆ مناڵەکەی من خوشکەکەی من براکەی تۆ توێژینەوەیەکە کار لەسەر ئەو بەیاننامانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەری کردووە دوای 20 ساڵی تر 30 ساڵی تر خۆم بەیاننامەی بەرچاوەکەوێ یەکە بەرچاوی کەوت ئەبینێکە مەسەلەن لەم حکوومەتەی کە ئەم بەیاننامەی دەرکردووە
جێگری سەرۆکی حکوومەتەکە یەکێتی بە جێگری سەرۆکی هەرێمەکەی گۆڕان بووە. من و تۆ پارتی تاوانبارەکەی نەڵین پارتی ئەم بەیاننامەی دەرکردووە. نابێ ینی جۆرێک قورسایش بخرێتە سەرشانی یەکێتی و گۆڕان کە بڵین نەخێر با بە ئێوەش جۆرێک شەریکن لەم بابەتەیە. تۆ باس هەلەوەش بێن سەمەسعود بارزانی لەو ڕۆژانە بەیاننامەیەکی دەرکردووە هێز دەجوڵێنی هێزی ڕەوانی مەحموود کردووە. سیفەتی چییە؟ سیفەتی چی ینی؟ هەموو شتێک لەبەردەستی خۆیەتی. پاڤێل تاڵەبانی لەگە تەڵەبەدا دەنیشێتن ئەڵێ هەر مامۆستایەکی زانکۆ تەڵەبەیەک دەرکە من دەینێرمەوە ماڵی. ئەخر پاڤێلە تووشت چییە؟ هەردووچان چ مەسعود چ پاڤێل دوو سەرۆک حیزبن، بەڵام دوو بڕیاردەری هەرەگێ گەورە، یەک سەوزە یەک زەردە. یعنی ئەوە کارە سادە. هێشتان ئەگەر هەر کۆشی بێ ئەتوانێ بڵێ یعنی سەرۆکەکی دیکتاتۆرە لە ڕووی ئیداریەوە ئەو مافەی هەیە، بەس بڵێ مەسعود و پاڤێل ئەنگۆ بە حەقێک ئەو مافەتانەیە ئەو بڕیارانە دەدەن. یعنی ئێستا لە سەوز پاڤێل بڕیار دەدا، حکوومەت ئەوە، هەموو شتێک ئەوە بەکەی خۆی خەڵک دەگرێ بەردەدا حەفووی دەکا. ئەوە بنمونە لەو لای تریش مەسعود بارزانی هێز دەجوڵێنێ لە کاتێکگە نێ چیر مەسئولی فەرماندەی هێزە چەکدارەکانە. یعنی زۆر گوناحانێ چیر بەچ دیما ینی مە چەند جاری تر داوام لێ کردی وەرە بۆ ڕێزی ئۆپۆزیسیۆن خۆت باشترە. ینی تامەعیدین معروفەکە تەسەوەرکە هێز دەجوڵێ ئاگای لێ نییە فەرماندەی هێزە چەکدارەکانە هیچی بەدەست نییە. دوو گۆڕان و یەکێتی بۆ خۆیان هەر لە ئەساسدا دوو هێزی بێ ئیرادەن لە بەرامبەر پارتی تۆ نەکەرەوە بەیاننامە بەناوی حکوومەتی هەرێم 2000 وەخت خۆی دەرچوو دژی یەکێتی. ئەگەر بێتەوە بیرت ململانەی نێوان لاهور و مەسرور بارزانی کە بدایەت دروست بوون و بەناوی حکوومەتی هەرێم بەیاننامە دەرچوو کە لاهور لە حکوومەت تەمەڕولی کردیا. ئەوە بوو یەکێتی بەناوی جێ ئەوە تیمی حکوومەت وەڵامیدا. یعنی حکوومەت لای مەسرور بارزانی یەکسانە بە خۆی بەکەیف خۆی بڕیار دەدا. خۆ دادگاکان خۆ بەیاننامەی ئاسایش باشترین شتە. بەیاننامە بەناوی ئاسایش دەرچێت لە بۆیان نییە لە پەیچەکەش بڵاو بکەنەوە. نەکەرەوە لە 5 سێنە دەریش دەچیت دەریش دەچیتن. یعنی هەتا وزارش لە کوشتنی عەقیدی ئەو کانی کوردی هەیە ئەگەر ڕاست پێ بکەین بەیاننامە دەرچۆ پارتیاگای لێ نەبووە وەزیری ناو خۆی ئیدانە دەکات. یعنی هەموو کارە ساتە. بەڵام یەکێتی و گۆڕان بە تایبەتی هەر گۆڕان هەولێر گوتنی دەستی لێ بشۆ کە پێی دەگۆترێ. یعنی دوو هێز زۆر بێ ئیرادەن و ئەو تەجروبەی 8 ملیۆنە کە زەق بوویتەوە نیشانیدا نە حکوومەت یەکسانە بە مەسرور بارزانی پەرلەمانی سقوط پێ کرد. کەس ناوێری لیژنەی نەزا هەیە کاکە لیژنەی دەستپاچیە پەرلەمان هەیە خانمان و ژنان یەک کەس ئەو هەموو فیمینیستە ناوێری دانەی مەسروری منیش ویستم پرسیار لەسەر ئەوە بکەم. ئەوە چەند مانگێکی تر 8 مارس دێتە پێش هەموو ئەحزاب و هەموو بەرپرسانی ئەم ئەحزابانە لێرە و لەوەیەکەونە شین و شانامە بەسەر ئافرەت و هەمویان شیعرەڵێن و هەمویان دەست بە سنگەوە گرن بۆ ئافرەت و گوڵی سوور پێشکەشی ئافرەتانەکەن و ئەوە ڤالانتاین ئاوا. یعنی تۆ بهێنەرە بەرچاوی خۆت ینی لە بەیاننامەی حکوومەتی هەرێمی کوردستانە دەرچووە ینی سوکایەتی بە یەکێک لە هاوڵاتیانی خۆی ئەکات بەرامبەر بە بێگانەیەک. زاک ڕۆژنامەنووسێکی بێگانەیە ئێمە هاوڵاتیکی خۆمان تۆمەتبارەکەین بەوەی کە علاقەی ناشەرعی لەگەڵ کەسێکی بێگانەیە هەیە. یعنی جەنابەت وان نزیکی 30 ساڵێکە بێت لە وڵاتانی ئەوروپا ژیر متابعی میدیاکەی ینی دەست و پەنجەت گەرمە لەگەڵ میدیا سۆشیال میدیا ئەوانە بینیوتە تا ئێستا لەوە یەکێک لەو وڵاتانە ینی وڵاتێک سەرۆکی حکوومەتێک پەرلەمانێک جەیشێک ینی هاوڵاتیەکی خۆی بشکێنێت یا دژی هاوڵاتێکی خۆی قسە بکات ئەگەر لە دەرەوەش بوو بێت. یعنی تۆ بێنەرە بەرچاوی خۆت کاک قادر ببوورە ویستت قسە بکەی تۆ بێنەرە بەرچاوی خۆت یعنی ئەو هەموو داعشیە لە وڵاتانی ئەوروپا و ئەڵمانیا و فەڕەنسا قادر ئەبێت کاتژمێر 8 بڕوات لەبەرەوە ماڵەتی بدە باشە. یعنی ئەو هەموو داعشیە لە وڵاتانی ئەوروپیەوە هاتن بۆ سووریا هاتن بۆ ناو داعش دوایی یعنی هیچ بەوقیتێکی زۆر خراپی لە بەرامبەریانە نەبوو. کاکسمانەکەەوە بۆ زانیاری سوی زۆرڕێ و داعشتانەی چوو هینایتەوە بۆ تیماریشیان دەکات.
بۆ زانێتی تیماریشیان نەکە و من مەهدی غەزالی بووە بزانم ناوی 2001 ئەندامێکی قاعیدە بوو ئەندامێکی قاعیدە بوو گیرا لە ئەمریکا میدیای سویدی هەموو کەتە دوێ کە دەبی ئازاد بکرێ ینی قەزم لەوێ قاعیدە بوو ینی لە گوانتانامۆوانە گیرا بوو آخر شت سەرۆک وەزیرانی سوید بە بۆشی گوتی ئەو نەفەرەمان دەبیلۆ بەردەی بەریاندا ئەو داوای قەرەبووشیان لە ئەمریکای کردەوە بەس لەبەرەوەی جنسێ سویدیە و ئێستا بوویتە گەورەترین کێشە ئەوە نەک ئێستا 2 ساڵ لەمەوبەریش وەختی داعش بەهێزیش بوو بریندارەکانیان دەهاتەوە لێرە خۆیان تیمار دەکرد دەشکڕانەوە بڕوا بکە ینی سەدەیەکی زۆر گەورەی دروست کرد ئەوە لە میدیای سویدی ها ئەتوکە ئێستا من تاچی هاوڵاتێکی سویدیم حکوومەتی سوید جبارە لە پێناوی ڕزگارکردنم بودجەی وڵات تا سیاسەتی خارجی بگۆڕی لە پێناوی ئینقاذکردنی من ئەگەر کێشەیەک پێویست سیاسی خارجی بگۆڕی و بودجەش کراوەیە لە بۆ ئینقاذکردنی بەڵام لەو کوردستانەی ما تاک ئەو پەڕی ئیهانە دەکرێت یعنی ئەوەی شنیار بەشەکی زۆر بچووکە کەشش زۆر ئابڕووبەرانەیە لەبەر ئەوی ڕووی کۆمەڵایەتیەوە ئەمە ئەولیەکردنەوە ئەگەنا کەی ئەو پارتیوێکی ڕۆژێک لە ڕۆژان حسابیان لە بۆ ئەوانەی بلاروسیاش کردە ئەوانەی بلاروسیا ئەوانەی هەموو بە تۆمەتبار کرد کە ئەوانە پەکەکە هانیان دەداتن بەنمونە ینی ئەوانە کەی سڕیان لەوە کردەوە ئەوانە ئێمەمانە ڕەوەندی کوردی دۆستی ئەو دەسەڵاتەین لە ڕووبات مەسەن دژی داگیرکەرەکانی کوردستانی بەس هەمومان ئەمر قەبزیمان هەیە تەنیا لەبەرەوەی ڕەخنەیان لێ دەگرین بەنمونە ئەو دەسەڵاتە چێی حەزی لە ئینسانی کۆیلەیە هەر یەکێک کە ڕەخنەی لێ بگرێت تۆمەتی ئەخلاقی لۆ دروست دەکات ئەوەی مەسرور بارزانانی ئەوە لە بەناوی حکوومەتی هەرێم بوو ئەگەنا بڕۆ پەیج میدیاکانیان بگرە کە میدیایکی زەبەلاحیان خستە تۆمەتێک نەک لە بۆ ئێمە لە بۆ دەنگانەی ناو نیشتیمانیش دروست دەکەن چێ قسە لەسەر ئەو مەسئولانە بکە کاک ئەوە ڕۆژە NRT دەبێت 441 میلیۆن جار کێشە تەکنیکی نازم پیان لەو دروست کردی خۆ بەیان نامەیان دەرکردێت تەشویش دەخەنە سەرمان کاکە تۆ بڕوا دەکەی کاک ئیسماعیل من دواییشت بڵێم وەزیری خارجی عێراق فواد حوسێن شکایەتی لە کاک مەکی ئامێدی لە فەیسبوک کردی کە کابرایەکی خەتەر لەسەر ئەمنی قەومی عێراق یعنی ئەوانە دەسەڵات هەموو لە بۆ شتانە بەکاردێنن تەسەور دەکەی ڕۆژنامە نووسانی ئەمریکا و ئەڵمانیا خەریک بوون هەتە فەیسبوکی کاک مەکیان وەگرتەوە یعنی ئەوانەوان یان ئێستا بەدەستیان بێ ئێمە لایوان ئەمەد لە داعش خەتەرترین ئەمە لە تورک خەتەرترین بڕوا بکە لایوان ئەو وایە ئەو تێکدانەوان هەیە بەڵێ سپاس دەکەین کاک قادر جەناب دیتلیزامت هەیە و ئێمە زیاد کاتت ناگرین پێمان خۆشە زۆر گفتوگۆکەمان بەردەوام بێ ئیشاڵا لە داهاتووە پێکەوە گفتوگۆی زیاترەکەین کاتێکی خۆش بۆ تۆ هیوای سەرکەوتنت بۆ خوازین هیوامان وایە نەکەویتە دەست هێزە ئەمنی و ئاسایشیەکانی ئەوانی کە یانەوێ زیانت پێ بگەێنن هەر شاد بی کاتێکی خۆش بۆ تۆ با بە ئیلتیزامەکە تا ڕابگەیت سپاس زۆر سپاس بۆ ئێوەش کاک ئیسماعیل چێشەنی ئەمەش ناینەوە ئەوان کوردستانیان لە ئێمە گرتی ئێمەش ئەوروپامان لێگرتینە یەک بێکەوە تۆپانێ دەی کاتێکی خۆش زۆر سپاس بۆ پەیجەکەتان بۆ تۆ بۆ کاک زانیار بینەرانی خۆشەویست لەگەڵ کاک قادر نادر قسەمان کرد لەو ماوە کورتە توانیمان وەڵامی چەند پرسیارێک وەربگرین کاک قادر نادرێکێکە لە دەنگە ئازاو دلێرەکان کە لە وڵاتی سویدەوە زۆر جار زانیاریە ڕاست و دروستەکانە خاتە ڕوو و زۆر جاریش بە تەلەفۆن لەگەڵ بەرپرسە ئەمنی و سەربازی و مەدەنیەکان لە هەرێمی کوردستان بەدواداچوون بۆ کێشەکان لە ئەکات لە هەرێمی کوردستان کاتێکی خۆش بۆیەوە